هەڵسەنگاندن و ڕووپێوی و پێشڕەوی. قۆناغی دواتر هاوواتایە بەدەستکاری عەقڵی کە پێشتر پێناسەمان کرد کە بچووکترین قۆناغە لە نێوان ئەم قۆناغانەدا، هەڵسەنگاندن و ئامادەکاری بۆ ئایندە پێش ڕوودانی بە شێوەیەکی سیناریۆی جۆراوجۆر. یارمەتی کۆنتڕۆڵکەرە لێهاتووەکان دەدات کە قوربانیەکەیان بە ئاڕاستەی دەروونناسانە و بەرنامە بۆ داڕێژراوانە بەرەو ئایندە ببەن و هەڵسوکەوت و کاردانەوەیان لە ئێستادا کۆنتڕۆڵ بکەن. گرنگترین بەشی جێبەجێکردنی سیناریۆیەک بە ڕێگای دەروونناسانە بۆ بەرەو پێشبردننی ئایندەیەکی باشتر کورت دەکرێتەوە لە کاتی ئێستادا. بۆ نمونە، کاتێک کەسێکی هیپنۆتیزمکەر بیەوێت هەستی بەخشندەی و دەستوودڵکراوەیی بۆ قوربانیەکەی پاش بەدەستهێنانی پارە دروست بکات، ئەو سیناریۆیەی کە دەبێت بیڵێت بۆ قوربانیەکەی ئەوەیە کە بڵێت ساتی وەرگرتنی مووچەی دواترت بهێنەرە بەرچاوت. هیپنۆتیزمکەر دەبێت ئەو دڵنیاییە بەدەست بهێنێت کە قوربانی لەم وێناسازیەیدا دەبێت سوود لە هەر پێنج هەستەوەرەکەی وەربگرێت، تاوەکو ئەوەی کە خوازیارەتی بیبینێت و بیبیستێت و لەمسی بکات. ئەمەش هەمان ئەو شتەیە کە وێناسازی واقعبینیانە دروستی دەکات. ئەم پرسە ڕێگا دەدات تاوەکو مێشک بە لوتفی هەستی خۆی سیناریۆی ئایندەی خۆی لە ئێستادا ببینێت. کاتێک هیپنۆتیزمکەر قوربانیەکی بە شێوەیەکی گشتی خستە ناو ئەگەری ئایندەوە، دەستی بە پێشنیارەکانی خۆی دەکات و پاشان چاوەڕوانی بە دوواداچوون و کاردانەوە بۆ وەڵامەکانی پەیوەست بەو پێشنیارانە دەکات. بۆ نمونە، لەوانەیە هیپنۆتیزمکەر پێشنیارێکی لەم شێوەیە بخاتە ڕوو، بیهێنەرە بەرچاوت، کەسێکی زۆر بەخشندەیت و مووچەکەی خۆت دەدەیت بەو کەسانەی کە بەڕاستی پێویستیانە و کەم دەستن، چونکە ئەوانە کەسانێکی باشن. پاشان هیپنۆتیزمکەرەکە بە بینینی نیشانە جەستەییەکانی قوربانی بۆ سیناریۆ داڕێژراوەکانی بۆ ئایندە دڵنیایی بەدەست دەهێنێت لە پابەندبوونی سروشتیانە و گونجاندنی کەسەکە لەگەڵ خواستە خراوەڕووەکانی. تەقلید و گونجاندن، شێوەی هەناسەدان. خەڵکی بەگشتی لە کاتی قسەکردن هەناسە دەدەنەوە. سەیری ئەو کەسانە بکە کاتێک کە قسە دەکەن. هەوڵ بدە کاتێک هەناسە هەڵدەمژن و هەناسەدانەوەی خۆت لەگەڵ ئەو کەسانەدا بگونجێنیت. کاتێک قسە دەکەیت و وشەکان دەهێنیتە سەر زمان، هەوا لە سنگت دەردەکەیت و هاوکات لەگەڵ کەسی بەرامبەر دووبارە هەناسەت هەڵدەمژیتەوە. تۆ دەتوانیت بە سەیرکردنی بەشی سەرەوەی شانەکانی کەسەکە شێوەی هەناسەدانی دیاری بکەیت. بەرزبوونەوەی شانەکانی نیشانەی هەناسە هەڵمژینێتی و نزمبوونەوەی شانەکانی نیشانەی هەناسەدانەوەیەتی. حاڵەت و شێوەی وەستان. زۆرێک لە خەڵکی بە گۆڕینی حاڵەت و جوڵەیان شێوەی تێڕوانینی خۆیان دەخەنە ڕوو. هەوڵ بدە هەموو جوڵەیەکیان بە شێوەیەکی جیاواز و بەسەرنجەوە بخەیتە ژێر چاودێریەوە، تاکو بتوانیت هاوسەنگی ڕاگریت لە نێوان جوڵە و هەستەکانیاندا. سیرکە، بزانە کەسی بەرامبەر بە جوڵەی دەستەکانی پەیوەندی دروست دەکات یان جوڵە و ڕاوەشاندنی سەر. بزانە جوڵەی دەستەکانی بەردەوام لە حاڵەتی بەرگری یان ڕێگریدایە. بە وریاییەوە چاودێری جوڵەی ئەو کەسە بکە کە قسەی لەگەڵدا دەکەیت. هەوڵ بدە سەبارەت بەوە کاردانەوە پیشان بدەیت. پێش دەستپێکردن ئەوەندە بەسە کە چەند چرکەیەک ئارام بگریت. پاشان کاتێک سەری داخست بەرەو لای ڕاست ئامادە بە. ئاڕاستەکردنی جەستەیی، شێوەی پەیوەندی و دەرخەری هەستەکان و پێبردننی کەسەکانە. کاتێک دەست بە تەقلیدی حاڵەتی شێوە و جەستەی کەسێک دەکەیت، زیاتر زانیاری سەبارەت بەو کەسە بەدەست دەهێنیت و ئاسانتر دەتوانیت
پەی بە بیرکردنەوەکانی ببەیت، بزانە کەسی بەرامبەر وەستاوە یا دانیشتووە، ڕاکشاوە یان بەرەو پێشەوە چەماوەتەوە، ئایا دەستەکانی کردووە بەناو یەکدا و قاچی خستۆتە سەر قاچ، ئایا شێوەی وەستانەکەی بە چ ئاڕاستەیەکدا خۆی گرتووە و حەزی لێیە چۆن زۆر جار دووبارەی بکاتەوە، ئایا پێیەکانی بەڕێکی داناوە یان بە پێچەوانەوە، ئایا شتێکی وەکو قاوە یان قەڵەمی بەدەستەوەیە، کاتێک لەسەر مێزێک قاچت خستۆتە سەر قاچ و دەست بەرەو قاپێک یان لێوانێک دەبەیت، 4 بۆ 5 چرکە بوەستە و پاشان هەوڵ بدە تەقلیدی هەموو جوڵەکانی کەسەکە بکەیتەوە. وزە یا ئینەرجی جەستە مانایە ئەو کەسەی بەرامبەرەکەی خستۆتە ژێر چاودێریەوە دەبێت بە تەواوی سەرنجی بخاتە سەر و زۆر هۆشیارانە هەموو پرسە شەخسیەکانی خۆی نادیدە بگرێت. زمانی قسە یا زارەکی پەیوەندی زارەکی چ بە شێوەیەکی گوفتاری و چ بە شێوەی نووسین شایەنی دروستکردنی پەیوەندیە. کارلێکی زارەکی بە گشتی زیاتر لەسەر قسەکردن بەندە لە کاتێکدا کە کارلێک و تەعاملی زمانی ناوەکی یان نازارەکی لەسەر بنەمای ڕێگای دیکە وەکو زمانی جەستە هەروەها جوڵەی کەسەکە و بێدەنگیەکانی بەندە. بەرزی دەنگ، تۆنی دەنگ و خێرایی قسە، تۆن ئاواز لێدان، هەنگاو و لایەنی دیکە هەموویان ڕەگەزی گرنگن لە کارلێکردن لەگەڵ کەسانی دیکە. یەکێک لە باشترین ڕێگاکان بۆ دروستکردنی پەیوەندیەکی دۆستانە لەگەڵ کەسێکدا هەوڵدانە بۆ هاوشێوەکردنی دەنگت لەگەڵ ئەو کەسەدا. هەوڵ بدە تاوەکو ڕادەیەک قسەکانت هاوشێوەی قسەکانی بەرامبەر بێت، بەڵام هەوڵدە ئەوەندە نەچیتە پێشەوە لە چاو لێگەریەکەدا کە کەسی بەرامبەر بزانێت تۆ تەقلیدی دەکەیت. ئەگەر کەسێکە دەنگێکی نەرم و ئارامی هەیە، ئەو قسەیەی کە دەیکەیت لەگەڵیدا دەبێت بەو شێوەیە نەرم و لەسەر خۆ بێت. ئەگەر کەسێکە بە خێرایی قسە دەکات، هەوڵ بدە ڕادەی قسەکردنت خێرا بکەیت تاوەکو ئەو ڕادەی کە وشەکان بەسەر یەکدا نەشکێت. ئەگەر کەسەکە بە تۆنی بەرز قسە دەکات، تۆش تاوەکو ئەو شوێنەی کە نەبێتە هۆی ئازاردانی دەوروبەرەکەت دەنگت بەرز بکەرەوە. بە تێگەیشتن بە فێربوونەکانی زمانی دەماری، خۆگونجاندن قسەی بەرامبەر بە تەقلید، ڕاستەوخۆ لەگەڵیاندا لە سەرەتای قسەکردنەکەیاندا ئاسانترە. پارچەسازی زمان ئەمە زاراوەیەکە یان شێوازێکە بۆ پرۆسێسکردن یان کۆکردنەوەی پارچە بچووکەکانی زانیاریە بچووکەکان و گۆڕینیان و لکاندنیان بۆ بەشێک یان بۆ چەند بەشێکی سەرەکی. بۆ کۆکردنەوەی ئەم پارچانە هەڵگرتنەوەیان بۆ چەند بەشێکی سەربەخۆ دەتوانیت ڕێژەی ئەو زانیاریەی کە بیرت دەکەوێتەوە یان لە بیرت بێت پەرەی پێ بدەیت و فراوانی بکەیت. فلتەرەکانی زمان گشتاندن هەندێک جار تۆ هۆشیاریت هەیە لەبارەی هەندێک لە پرسەکانەوە و سەبارەت بەوانەش تێبینیەکانت بە دەوروبەرەکەت ڕادەگەێنیت، بەڵام قسەکانت دەم بەدەم دەگوازرێتەوە و تووشی گۆڕانکاریەکی بنەڕەتی دەبن. هۆکارەکەیشی ئەوەیە کە خەڵکی بەگەشتی ئەو ئەزمونەی کە تۆ هەتا بۆ گەیشتن بەو دەرئەنجامە و ئەو واتایی کە دەرت بڕیوە ئەوان بێئاگان لێی، هەر بۆیە دەستەوەستان دەبن لە بەرامبەر مانای وردی ئەو دەربڕین و مەبەستەی کە هەت بووە و هەر گۆڕانکاریەکیش لە گێڕانەوەیدا بکەن بەلایانەوە گرنگ نییە. ئەوان لە بری ئەوەی کاتدا بنێن بۆ ئەوەی کە بیستویانە تاوەکو بیری لێ بکەنەوە، تەنها ئەو شتە باز دەکەن کە لە ناو مێشکیاندا ماوەتەوە و وردەکاریەکانی دیکە واز لێ دەهێنن. هەر بۆیە قسەیەک دەکەن کە نە پسپۆڕن تیایدا و نەدەتوانن پێی بە ئاڵۆزیەکەی بەرن.
بۆ ڕوبەڕوونەوەی ئەم کێشەیە هەوڵ بدە پشت بە واقعیەتەکانی خۆت ببەستیت و لەو گشتاندن و بۆ چوونە گشتیانەی کە دەیان بیستیت خۆت بە دوور بگرە، چونکە ئەوانە لە ناوەڕۆکدا گریمانەیەکی هەڵهێنجێنراوی بیرکردنەوەیەکی نالۆژیکین. سڕینەوە هەر بانگەشێک بۆ پێبردننی پێویستی بەبوونی کۆمەڵە گریمانەیەک هەبێت، دەتوانرێت بە هەڵەلێک بدرێتەوە و لە مێشکدا بیسڕەرەوە. سڕینەوەکانی مێشکی سادە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بۆ ڕێگەگرتن یان نەهێشتنی زانیاری بێسوودە بەهۆی بەرنامەی پرۆگرامسازی زمانیانەی دەماریەوە ئەنجام دەدرێت. ڕێک وەکو بابەتێکی درێژ کە دەتوانرێت ناوەڕۆکەکەی و ماناکەی تەنها لە چەندێڕێکی کەمدا کورد بکرێتەوە. لادان یان شێواندن. شێواندن و لادان لە NLPش یەکێکی دیکەیە لە ڕەوشە مۆدێلە سێگانەکانی گشتاندن، سڕینەوە و لادان یان شێواندن. شێواندن کاتێک ڕوودەدات کە بابەتی وتراو لەلایەن ئێمەوە لەگەڵ ئەو زانیاریە سەرەکیەی کە تۆمار کراوە لە مێشکماندا دژ بەیەکن. تەکنیکە کاریگەرەکان لە NLP دەربڕینە گرنگەکان یان وشە کلیلیەکان.